وردە وردە لە کۆتا ساتەکانی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق نزیک دەبینەوە جا بۆ ئەم مەبەستا بەشێک لە کاندیدانی بازنەی هەولێر لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی تایبەت بە خۆیان هەیە. من ئێستا لەگەڵەیەکێک لە کاندیدەکان گفتوگۆ دەکەم بۆی بزانم پەیامی ئەوان چییە و دەیانەوێت لە کۆتا ساتەکانی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکان پەیامێک بە خەڵکی هەولێر بدەن. کاکاوار لەگەڵم دەبێت هاوڕ حوسێن کاندیدی ژمارە 16 لە بازنەی هەولێر لە کاندیدی ژمارە 16 و لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە. کاکاوەر سڵاوت لێبێ، قسەی ئێوە و لە نزیک دەبینەوە لە کۆتا ساتەکانی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکان وەکو کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی ئێوە چییە؟ بەناوی خوای گەورە، جەماوەری خۆشەویستی هەولێر، سۆران، کۆیە، سەرجەم شار و شارۆچکەکانی سەر بە پارێزگای هەولێر، سلاوی خواتان لێبێ. لێرەوەش داوای لێبوردنتان لێ دەکەم کە نەمتوانیا بپڕژێمە سەر هەموو سەردانەکان لەبەر نەبوونی کات و زۆربەی کارەکانمان. لێرەوە داوای لێبوردنتان لێ دەکەم. بۆیە من بەڵێن دەدەم ئەگەر لە پەرلەمانی عراق لەوێن دەرێ بووینە نوێنەرتان، بەڵێن دەدەم نوێنەرێکی ڕاستەقینە و دڵسۆز و بەهێزی ئێوە بین لە بەغدا، هێزی تۆ دەبین لە بەغدا. بۆیە من لێرەوە پەیامی من ئەوەیە بتوانم سەرجەم مافەکانی کارمەندانی تەندروستی بە تایبەت، سەرجەم مافەکانی کارمەندانی تەندروستی و گەلی کوردستان بجەرمەوە، بە تایبەت پارێزگاکەم پارێزگای هەولێر، لە ڕووی دامەزراندن، لە ڕووی مافەکانی دەرماڵەکان، هەروەها بێتەوە لە ڕووی دابینکردنی دەرمان و دا و دەرمان و پێداویستی بۆ کەرتی گشتی کە لە هەرێمی کوردستان کەرتی گشتی بەرەو پوکانەوە دەچێت کە ئەمەش دەستی ئەنقەستە. من وای تێدەگەم حکوومەتی هەرێم ناوێت کەرتی گشتی لە پرەودان دابێت، ئەوە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کەم دەرامەتە. من بەڵێن دەدەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەت هەولێر هاوشێوەی پارێزگاکانی بەغدا و بەسرا و کەربەلا و نەجەف بێت، لە ڕووی دەرمان، لە ڕووی پێداویستی پزیشکی، لە ڕووی دامەزراندن، لە ڕووی سەرجەم خزمەت گوزاریەکان. پێت وایە ینی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەردەوام لە بانگەشەکان باسی لەوە کردووە کە دەبێتە چاودێرێکی باش بەسەر ئێوە و کاری باشی لێتان دەوێ. یەکێتی دەتوانێت چۆن کار بکات لە بەغدا؟ ئێستا دووشمەکانی دەڵێ ئێمە هێزی تۆین لە بەغدا، جگە لەوە کۆمەڵک دەستکەوتی دیکەشی هەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێوە چۆن دەستکەوتەکانی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا زیاتر دەکەن؟ طبعا دەستکەوتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە ڕووی دابینکردنی موچەوە یەکێتی زۆر بەتەنگەوە بووە کە خەڵک گیرفانی بەتاڵ نەبێت، خەڵک بتوانێت شیر و دایبی بۆ منداڵەکانی بکرێت. لێرەوەش من پەیامی کاک پافڵ زۆر گەورە و بە نرخی دەنرخێنم کە دەڵێ ئێوە سندوقەکانی دەنگدان پڕ بکەن لە سەوز لە 222 ئەوی تر بۆ منیان لێگەڕێن. منیش دەڵێم ئێوە بە نوێنەری خۆمتان بە نوێنەری خۆم قبولم بکەن وەکو نوێنەری خۆتان، تەندروستکەرتی تەندروستیش بۆ من لێگەڕێن. من لەوێندەری دەتانم ئیش لەسەر تەندروستی و لەسەر مافەکانی خەڵک و لەسەر دابینکردنی دەرمان و هەموو پێداویستەکان کاری جدی بکەم.